كم بەکارهێنانی دەرمانی ئەنتیبایۆتیک حتا دکتۆر نەینووسی بەکارینێنی ئەگە بەکاریشی هینە کە دکتۆرەکە لەو نووسی دەبی بە تەواتی بەکاری بینی تا ئەغلبی لە ڤایرۆس دەبیتن ئەو ئەنتی بەکتریایی کە بەکاری دەینین ئەو ئەنتیبایۆتیکە ئەوە لە بۆ بەکتریای زدی بەکتریای ئیش دەکاتن نەک زدی ڤایرۆس بەعکسەوە ئەو بەکتریایە باشەکانی ناوجسمی ئینسان دەکوژی بۆی لێ دەکاتن زیاتر تووشی التیابات بیتن لەبەر هەندێ بەبێ ڕێنمایی دکتۆر یەک ئینسان ئەنتیبایۆتیک نەخوا لە بۆ ینی مثلا فلو ئاوتە ئەو شتانەیە قەیناکە کە بدایەتی فرق ئێشانیتی یان شتە بەڵام ئەگەر هاتوو تایەکی زۆری هات بەبێ دەرمان بەبێ دکتۆر هیچ دەرمانێک وەرنەگری ئەگەر هاتوو دەرمانیشی وەرگرت مثلا دەرمانەکە ئی 5 ڕۆژان بە 2 ڕۆژی ئەو هەستی کردتایەکەی کەم بوویتەوە دەبی 5 ڕۆژەکەی خلاصکە لەبەرەوەی ئەو بەکتریایی کە مایتەوە ئەوە زەرەری زیاترە لە قازانجی چونکە جارە چتکە ئەگەر هاتوو دیسان تووشی ئەو پەتایە بووە دیسان تووشی ئەو نەخۆشیە بەوە عینی دەرمانی لە نووسرا بەکتریایەکە هیچ ناکە ئیدی بەرگری دروست دەکات دژی ئەو دەرمانە فخراپیەکەی لە بۆی ینی زیاتر دەبی وای لێ دێ نەک خەرخەر لە بۆ ئەو شەخصەی خراپی دروستکە بەڵام ئەگەر بەکتریا لە جسمی ئەو بەشەرەی چۆ یەکەچیتکە یەکەچکە لێی گرتەوە ئەو شەخصەش بەرگری دروست دەکاتن بەرامبەر ئەو دەرمانە لە وای لێ دێتن کۆمەڵەکە هەمووی بەرگری دروست دەکەن ئەو بەکتریانەی کە بڵاو دەبتەوە دژی ئەو دەرمانەی کە هەیە لەبەر هەندێک کەم بەکارهێنانی دەرمانی ئەنتیبایۆتیک حتا دکتۆر نەینووسی بەکارینێنی ئەگە بەکاریشی هینە کە دکتۆرەکە لەو نووسی دەبی بە تەواتی بەکاری بینی چونکە ئەگە بە نێوەچلی بەکاری بینی بەرگری لە بۆ دروست دەبی کە بەرگریش دروست بوو یعنی دەرمانە گودوسێ وای لێدێ هیچ دەرمانە کاریگەری نەبی لەسەرەوە بەکتریایە وای لێدێ ئەو التیهابە ئەو بەکتریایە کە احتیمال بوو زۆر بە ئاسانی عیلاج بکرێ وای لێدێ دەبیتە کوشندە و خەڵک پێی دەبرێت